منداڵێکی نابینایە و بەدەم ئاوفرۆشتنەوە قورئان دەخوێنێت. بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. یۆسێف تەمەنی 9 ساڵە و هەردوو چاوی لە دەستداوە و خاوەن پێداویستی تایبەتە. بەو تەمەنە بچووکەوە هاوکاری باوکی دەکات و هەموو بەیانیەک دوای خۆرهەڵاتن لەگەڵ باوکیدا دێتە دەرەوە و دەست دەکات بە ئاوفرۆشتن. ئەو یوسف عەدلەلە لە مەیدانەکە ئاوێ دەفرۆشم هاوکاری باوکیشم دەکەم بۆ خۆم ئاوێ دەفرۆشم لە مەیدانەکە. هەموو ڕۆژە لەگەڵ بام بەیانیان زوو دێم ئاوشتی دەفرۆشم و ئەوەندەم دەڕمەوە دکانێ. کا یوسف ئەگەر پێمان بڵێ بەیانیا سەعات چەند دێنی وەڕان سەعات چەند دەڕۆیەوە؟ بەیانیا سەعات 6 دێم بۆ 12. ئەی هەموو مشتەرەکانی خۆت دەناسی؟ بەڵێ هەموو شوێنەکان دەناسم هەموو مشتەرەکانیش دەناسم بەخۆمەوەی ئاویان بۆێ بۆیان دەبمەوەی ئاوی شارنەوێ بۆیان نابم. دواتر دادنیشمەوەی بان کردم ئاوی ویست دەچم بۆی دەبم زۆر دەخۆشم ئەگەر هاوکاری بابم دەکەم. ئەگەر ڕۆژێک نێمێرە بێتاقەت دەبم. باوکی دەڵێت یۆسێف لە تەمەنی 3 ساڵیەوە چاوەکانی لە دەستداوە هەرچەندە هەوڵێکی زۆریان داوە و وڵاتانی تریش چوون، بەڵام دکتۆرەکان پێیان وتون چارەسەری نابینایی یۆسێف ناکرێت. کاگیسپی لەخوای بەزار زۆر هاوکارمە بخۆی لێرەکانە بەس هەمیش هاوکاریمە وردووە ئاو دەفرۆشی لێرەکانە خەڵکی گوزەرەکەس زۆریان خۆش دەوێت. هیچ کێشەی کەشینەوە بڵێ کێشەی نەخۆشی کە هەبێ هەیبینی بێ شوێنێکی هێشا بن بەس لە هەل لە پڕ یەک ساوی جەخنەی کرد لە هەژماگیدا هەنی دکتۆرمان زۆر پێکردن دوای 3 ساڵ و هەژماگی چاوێکی هەردەیدی هیچ عیبێنە بە هیچ کێشەی نەبوو چاوێکەکەیش. هیچ دکتۆرەکان گوتیان کاکە وەڵا یەگەبی بێ ئەو پەڕی دنیاشدا چارەسەری هەر نییە. هەمیش وەڵاهی دڵەکەی قەنەعەت ناکە بۆ خۆ دەزانی زەرگە هەتا هیندستانم بردووە تورکیان بردووە ئێرانم بردووە بۆ هەمووانم بردووە وڵاتەکانم بردووە بەس رووسیا ما بۆ رووسیا راپۆرتەکەشم بۆ ناردووە بۆیە ئەوجا بێن نەدامەوە راپۆرتەکەی رووسیا. مەیدانی حاجیاوە شوێنی ئاوفرۆشتنی یوسفە. هەموو مشتریەکانی خۆی دەناسێت و بەیانیان دەچێت ئاویان بۆ دەبات. مشتریەکانیشی شایەتی زیرەکی یوسف دەدەن و دەڵێن ڕۆژانە خویان با یوسفەوە گرتووە و چاوەڕێ دەکەن ئاویان بۆ بهێنێت. بەخۆی پیشەیە فرۆشتنە ئێمەش مشتێکی بەردەوامی کاک یوسفین بە خۆشحاڵیەوە. کاک یوسف بەیانیان زوو کارمان بۆ دێنێ ئێمە زۆر خۆشحاڵین بۆ مەیدانیش بە عەمە هەمیان خۆشمان دێ ڕاستی. هەرچەندە چاوەکانی لە دەستداوە و خاوەن پێداویستی تایبەتە یوسف توانیوێتی لەسەر پێی خۆی بوەستێت و هاوکاری باوکی بکات لە کاری ڕۆژانەیدا. چیرۆکی یوسف ئەوەمان فێر دەکات کە نابێت مرۆڤ هیچ کاتێک بێهیوا بێت لە ژیان. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.